السلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، سلامي خواهي قول لها ملايكتان به دیساناتینە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەو بەرنامەی مانگی ڕەمەزانی پیرۆز پرسیار وڵام گەیمانە پرسیاری 55ەم ما يعرض للصائم من الحرج، واتە چی شتێکە ئەبێتە مایە حەرەج ئینسان بە بۆنەیەوە بە بۆنەی ئەو کارەوە ئەو ئیشەوە ڕۆژەکەی دەتوانێت بشکێنێ دوای بگرێتەوە. بۆنە ئینسان خەرکێ زۆر هیلاکە بۆ ئاو، وای لێتی ئاوەکە گەر نەخوا ئینسانەکە توش زەرەرە بێ یان تووشی هیلاکەت دەبێ، لەو حاڵەتە ئەو پەڕی حاڵەتی ئەو پڕێتی نەبێ ناتوانێت ینی ڕۆژەکە بگرێ ئینسانەکە لەوەش خۆیەچێ، یان ئینسانەکە تووشی نەخۆشیە کاتەوە بە نوعێک پێویستەکە کە ئاو بخوا کە نان بخوا. یان وتراوە بۆ نمونە شتێکی خواردووە تێکی داوە، بۆ نمونە بەنزینە نەوتە فاسە بۆنە شتێکە لەو نەوێلە، یان بۆ نمونە بۆنێکی خراپە یان شتێک هاتووە تا کۆڵەنجەدا ئەڕشێتەوە ئەو ئینسانە تووشی خراپ بووە ئەمانە ئەتوانێت بۆ نمونە لەو کاتەدا ئەگە بزانێت تەئسیر لە خودی ئینسانەکە ئەکا، ئەو کاتێک لەبەرەوەی ئینسانەکە گەورەتر لە خۆی پەروەردگار ئینسانەکە خوانەکە ئەوگێتە حاڵەتێکی خەتەر ئەتوانێت ڕۆژەکەی بشکێنێ و دوایی بگرێتەوە. یان بۆ نمونە تەنگە نەفەسە بێ بۆنەی بخوڕەوە بنێمانەوە چحبێتە چێتە حاڵەتی ئەوەی فرێن بۆ خەستەخانە و شتی خەنەبان لوتی ئەمە چی پێڵێن بەغبووەیە نام چییە خەنەبان لوتی و یعنی حاڵەتەکە یەکێتە خەتەریات، ئەو کاتە ئەمانە عذرن چونکە کە مەعدوورە توانێت ئینشاءالله دوایش بگرێتەوە. خاڵێکی ترەوەیە والخلاف الشديد في المسألة لە مەسئلەیەکی تردا ئەحوالی الصائم ئەلا يحتوي، یان شتانێک کە تێتە ڕێگا بەڵام ئەم شتانە توانێت خۆی بگرێت ئینسانەکە پێویست ناکە ڕۆژەکەی بشکێنێ. عەکسی خاڵی 55ەم. خاڵی 57ەم التدخين في المفطرات ليس عذرا في ترك الصيام. تدخين بۆ نمونە جگارە کێشان نەرگیلە کێشان ئەمانە نابێتەوە کارێک وەڵام من ناتوانم ڕۆژێ بگرم چونکە جگارە خۆم یان نەرگیلا خۆم، ئەمانە عوزر نییە ئەستەن نەک ڕەمەزانە بێ غەیری ڕەمەزانیش ئینسانی ئیماندار جگارە نەخوا نەرگیلە نەخوا چونکە ئەوانە حرامن، چونکە ئەوانە خراپن بۆ ئینسان خراپە، بۆ هەموو شتێک یعنی ئینسانی ئیماندارە بێ وریابێ کە خراپە تیایدا ئەبێ لەو شتانە خۆی ئینسان دوور خاتەوە. ئەگە دوور نەخاتەوە بەڕاستی ئیشێکی کردو خۆی گەورە پێی ڕازی نییە. بۆ نمونە خاڵێکی تر 58ەم باسی سەرماءەکە بثواب متبلد للتبرد لا بأس به للصائم. بۆ نمونە سەرمایەکی یەکجایەتی هەتا بتوانێت خۆی دەگرێتەوە، بەڵام سەرمایەک بردێ ئیلاکەت الليل ثم تبين له أن الفجر قد طلعت، بۆ خواردەوە دوای بۆ دەرکەوت فەجر دەرچووە نەیزانی ئەمە ڕۆژەکەی بۆ چیە بێ بۆ حسابە بێ نەیزانی. محاول البحث بس مباشر من جوا منطقة النازل أنا هذا السر بس واجد منهم هما إلغام كرت